ساتا بەسەر هاتە سەیریکەن و پێبکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە خوی برێ وەزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە وەڵاوێ. مرۆڤ ئێستا ناڕەحەتە عەشەدوو. قەناعەتیان هیچ نەماوە وەڵا نەماوە. کەس ئاگای لە کەس نەماوە ئەو حاڵە. چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێکچووە گەرمە ساتە ها. بەسەر هاتە دەی. کۆمیدیە وەی چیتر لە خۆت تەماشاکە ايه باشا ليك عمي التواو تو تي درجايتي مشبكه ايه ده بس ها تو شي بكم بالدا بزين ها اي شيء باش خير وروبه يا الله خويا باك وين جاي انت مش بديك ورا باكر ما في عنوانه كبير رقوي وتي درجايتي كراتي مشبكه ايه تو إيه. بس هو داخل يا باكر درجاي لا وامك من شو السلفي ليه مدرجاجه مو كريم جوله ولا كرم خماري خماني توبوا اكيد كوش انا قبل ما قعدت هذه تو درجاجه مو كريم لا ولا طبعا كرم اي كينو وتشنو شنو ده تو درجاجه راجع مو كريم من سعر بين مجوله ده تو بيكرو مالك ها يوح يا ما انا بقى لا بس هني تلقى هلا كهيلة لا بس فرن هو انا اخوه كيف تبع سركب هو رايقرا يكرم تبع سركب مع الرولا ورا ده باكر رياضيه كهنجابيك قبل وانا المية باش كرمتو السيارة كل هنا شو والله يتسم عيبار بين توشي مشكلة كيش بين لا لا تباك شنو جوي شغال شو زمان بريد ترسمان اتشوت خير خير ان شاء الله خير ان شاء دابا بريد دبر يا الله خويا هيك انا كيف بين امانات الدرقابه باكر جان طولي لما وين والله لا سعدت وش حزن اللي بمو لا ما السلام عليكم عليكم السلام مالك خدرة مالك خدله بس كاكا انقو دو سلام استكنا ماري من بخو بسيارة انقو كو عدنا عوشين كو عدنا ناماري من والله كاخدر خوي الحقي بيشتري لدرقا قراجي كم دا ايه بەڵام میتی کەس دەی کردەوە دەسم ئاوا درێژکە ئەقڕێزەکەم ڕاکێشاو شەڵا کوڕم نەوێنایەت مەیهێنە سیارە مەهێنە إذا باقي خديته ومشوتي درقاق وكرو ايه كاكا اصول اتو سيزار لدر كيف ديك كابرا لما ارنا وبقري واتو نقبخو بسيارة وهجوم كينا او شي خرشي والحاصل ئێمە هاتوون بۆ کارێکی خێر بێ مەمنونی ئێمەش بێت بۆ معلوماتێ كاري خير فرمو كاكا فرمو ئێوە دزیتان لێکراوە اما دزي مالك رابي بەڵێ كل دزيت انقو هبا خو دزن اغنا ببين لدر كدان كدنا ناماري خرش بخو بسيارة وهجوم دكان ها انقو تشينا والله زاين شون من ئەمە کچە عازەبەکەم ئەمە هینە خير ان شاء الله شاك بي ازعجي كان جماعه من بيقولوا اما دايك ما هين بلا يا تو بخواي جا اما هين ما خرج تو تيجي ما الله كرة زبري بە قوربان ئەمە کوڕمە تێگەی من باوشی ئەوم هاتوین خەب شاك بي انا انقو تو تندان لك بكرا او تسبيك جنتانا نەوەڵەوە هەر بە مناڵی ئەو ئولفەتەمان گرتو بە مشتانەوەتە هەر بڕۆ ئەوانە چی؟ سەلام كتشي اوانا تشينا اوانا دزي بالروجن كورة بحبة هاتنا دزي. تزيد عليك يا ئەو زی؟ کوورە بۆ خاتی خوا براژن کاکە دزیی وەڵی ئێمە هاتوینەڵین
ئێوە ماڵی کا خدر نییەمە ئەی چۆن هاتنە ژووری دزیتان لێکراوە ئەوە نەتان پێ سیمان لێکراوە کچێ چۆن هاتنە ژۆرت چا بخۆ بە سارە هجومی ژۆریان کرد ئێ ڕاوەستە ڕاوەستە نەتخوا بە براشم لە شەربەت نێنێ ئێمە میوان نین ئەوە باوکە پێم وتی وتم ئەم ماڵە ئاوا عەزە دەگەشن بۆ میوان ئەنگۆشتەکتان لە بسەریدایە ئەرە باشە گوستان دوێ کاکە باشە بۆتان لە کوڕەکە بکەن ئێستا من بەچی میگەینمە خەسەخانە ئەدی وە سارەتان پێ نییە قوربانێ جەرعادی نازانم ئەگەرزانی سەرفێنەی باری بێ براشم دەڕێگە قومی ئاو بێنە لۆ تینێتە کورە تیری چێکەم بە کوڕەکەمان هۆشی بێتەوە دەڕێگە چێدە بڕۆ. بڕۆ کوڕەکەم کوڕە جوانەکەم خێرا براشن چێ بێت چووە سەر سیروان ئاو بێنێ ئەوە دێ بەلای لا بەلای ئەوە هەستە کوڕەکەم لاوشتە چکە بێ بەخۆم بێ بەخۆم کوڕی خۆم بە خۆم بەزانم چۆن هۆش ئاوا هۆشی کاک بۆ باشی گیانی باوکە بۆ تەریە مێشیتان تێگاوە مێشیتان تێگاوە ئاساو هەستە کوڕم هەستە ئەستا ببێنە ژۆرێ مێشی تێک بە لەسەر ڕای پیاوەتی بڕۆ کوڕم یا سەنتەریتان سەنتەریتان تێگا پاڵیخە پاڵیخە ئەوە تا کاکە سەنتەری کوڕەکەمتان تێگاوە هاتوۆنە ڕوا هەڵی بەتریقا وەڵڵاهی برامە قوبوڵ نییە بە قورئان خوا قوبوڵی ناکا برا من گوو بەس بزانم ستان بده هاتنێ ناو مارێمە ئەەکەم کاخە دەرجانمە پێماوەکی تۆ دزیل لێکراوە کوڕە خۆتان بەدزی هاتووم بۆ ماڵەکەمان ئەزانین چێت خوا کاخدت باوکەم کلێنسی پێدەم چۆمسڕم پێمە کاخە دەرکەیەکی هێبەر ماڵەکەتان احترامی بگرن بە قوربان ئەڵە باوکە پاکەوە یەکجار لوتم پێسڕیوە کاکە فەرموچستان دێ بارۆتان جێبەجێکەکە فەرمەکە ئیشەکتانەیە ئەگەنا فەرم بڕۆن دەرێ چاوەکەم من هیچم نایە من ئەوە نەی شاوەکەم داخی ئەو پشمینە گۆش کوهانای پڕخی کردم ئەوە چێ کاکان گۆ دەری بیبەرتانەکە بکرایە ئەزانیی کاخە جیاوای کە باوکم تی ڕاستە ئاسەو چاوەکەمی زۆر ئەرە کاکە ئەو پێکژنتان لە چییە؟ ئەگە وا بێم تەلەفۆن لە پۆلیسی دەکەم بابێ خۆڵبەستان کرد ئەدە پشمینەتان لێ چێ دەبەستە ئەو ڤایرۆسەتان بە مژ بۆ نووسان یەڵە کاکەستان دێ برن وەڵی ئەو پژمێ هەر لە مناڵیمانەوە هەر هەموو ئولفەتپامی ئێستا مناڵێکی 4 مانگمان هێڵێ ئەسیو هەر لە ئێسەوە کاکەژیان بۆ تەلەفۆن بۆ پۆلیسەکەی بۆ حامانە بێ بۆ نابڕوومانە بێ منەڵێم 2 دەفتەر دۆلارتان لێ دەزراوە ئێوە ئەمە 2 دەفتەرمان لێ دزرا بڕۆ لە ژووری نووسنەکەتان لە ناو کانتۆرەکەیە ئەگەر 2 دەفتەرەکەی لێ نەما بوو باوکم وعدی پیاوێ تەلەفۆن بوو واز لە پێکژنان ژنەکە بڕۆ تەماشاکە بڕۆ تەماشاکە ئەتا لە بەردەستن با بچێ ئەگەر نەدەزرا بوو باوکم وعدی پیاوێ خۆمان تەسلیم لەو خۆیان دەوێتن ئەمە دزیمان لێ نەکرابێت ئەو ئەم لادەکەتان دەکەم بزانە کوشتار کوتان دەکەم باوکم واللهی وباللهی وتەڵڵاهی ئەگەر ئەو 2 دەفتەرە نەدەزرا بوو پاک بەدەستی خۆم سمێڵمەتاش وەڵڵاهی دەنا تاقیید بە نەدەزرایە تخوا کاکە خدرێک دەخە باوکە جێزانە پێ احتیاط دانێکمان پێ ئێڵێ دەدزراوە ورە با براشن بێتەوە کە دەزانی دەبا ئەوجە نەدزرابی ئەوجە بەخۆم ئێستا بزانە تەلەفۆن لە بۆ پۆلیس کاکە خدیجان خێری پێ ئیشەڵا چاوەکەمی ئەرەوە چێ دەی لە ژمارەکە نەدانیشتینە وازە دۆقەی بینت براشن هاتەوە ژنەکە چ بوو تەماشایکەن تۆڕت کرد چ بوو پارە دزرایە دزرایە پارە ئۆهۆ ئەوجە بەدیار کرد لە جێ خۆ نەجوورن دزی گەورە ئەنگۆنا ئەگەر ئەنگۆ کو دەزانە ئەمە 2 دەفتەرمان هەیە و 2 دەفتەرشمان لێ دزرا بە قورئان ئێستا تەلەفۆن لە پۆلیس دەکەم ئێستا تەلەفۆن لە پۆلیس دەکەم ورە کاکە دەبی ئێستا نیست یەک دەکەم با من یەک شت بڵێم با یەک شت بڵێم بڵێ بڵێ گێش من ئەگەر دزەکە بم 2 دەفتەر بدزم یەمە لەم 2 دەفتەرە لێ دەزراوە ها گێشە ئەکوزانیت ئەکوزانیت ئەمە پارەمە لێ دزرا باشە ئەمە مەسەلەکەیە دەگوێ بگرن با بۆتان بگێڕمەوە بێدەنگ بە پارەکە لە چییە؟ پارەی
باریچی باریچی پارێنگۆ لە چێە قسەمەکە زۆر نازانم ئەخە هەمیزەکە بە خۆماتوە وا زۆری بینە پێم پارەکە لە چێە ئەلوێ ئەلو ژوورێ پێشکەوت نيلي الراكع بلا Palika, bomba. Profession kawa. Profession kawa. Profession kawa. Profession kawa. بلا باليخه كورا بوقت شي بال خذوا درسي لي ناي. باشا تون مو بياوي يعني بي دزي لا مالي من لا مالي دسه خير باوكا كاكا من وزعكم زور صراحة باوكا توزة تنقاوم لا ببرو ماشي وزعم زور صراحة برو كرم عميل لك هاتي الراوة هينية باشا تون مو بياوي دزي لا مالي من كيبونا مالي من كاكا كاكا بروابك بغلط يا هتيمة ولا غلطي شي شو مسداني ميوانا شي بروابك ڕاستەکە لەوانەیە سەری لێ شێوە كورا دايكا بسي شو سرداني ميوان. خوا بخيري بجري خوا بخيري بجري دسه خوا بخيري بجري يعني معقولة أخي شوين ندوزيتو مالي من نبي تزيد تابكي كاكا بيم قلتي بغلطي هاتيمة بقربان غلطني قسنك ها اعترافك بس أنا مدزي لمالي شيء تركضوا نبي بزانين كاكا والله دزني ما بقرآن كورا بوقت ديزني اگر ديزني جنابي بودم وشاو شادو دوا. كاكا دني قال السار وقال لك سرمان بو ورس هذا كيف سكر وتمني يقولوا برا لقرب خليك ايه أتقي قتل الجوري ام دريبهم وهذا قسنك اعترافك بس أنا مدزي لي شيء تركضوا اخذ ستلات الاف كم بقربان دزي لمالي شيء تركضوا قسمتها كاكا دزني منك دم دزني ما بقربان يعني تو اعتراف خواب خيري بجري دزي بينا خواب خيري اعترافك خلي ست الاف كم بلا دزم كاكا دزني ما انا ليم تبقى امن دزني ما نايكا شارمني یەواش پیاوەکە بوقا وش يرقي. نقولتي لي اخذ خوبة شنو خلع اعترافك. اوا لو بتماتي جو بقرا او كره شيرم بشرف بلا ماربا داخل ام بيجامات امي شي رول لبرتها والله بوقا جاوي راسي بيش بخون تاريخ بو طاقته بقرم بيجامي دايكم لك. ازاني شوسيك عزيت من اعترافك بلا دزم باب لا بلا مارنا كاكا اخذ زاد بيت نايكي. امن دزني ما اوا بلا باليخ باليخ. لو زبني دكاتل بوقا اعترافك. اعترفتك بلا واسي بنا او مانا يا مشاكل. بس بوقا. دزي وانا باليخ كاكا باليخ تو دزم اوا ناوتشيا نعم صابر بسيريا شو بوقا. كل برسيلة الشا باشا بيان بلا بزانم يكش زور مهمة بلا اما ما دام اعترافي كدو دزا بزانم دزيب بيش دزيب لكيو كدو وایە بيلا. نايليت بابا ديرم اي شو زانم اتلون دابا سليمه هات تورولا واش كره خوارنا تيبو درس كرد بود همي تصورت وي عندنا ببرومو طابا خيري بجرب انا بيك واتسيا او انت واتسيا بيك واشتي ازاين تو خدكي مالو ملكو ميراتي بو بجيمين لباو بابيلان ما انبش ما بجيما انا كي خلينا بس عيني ها على بوقا. دزي لي تشيك دو قسم كدي باش ما تزاد دنيانكو بالخا لا دي تو اعترافك تو ابي بزاين خوازانه دزي لي تشيك اسكردوا بزانم بيز ايرا دزي لي تشيك دو قسمك بالي خدل سنانا كاك بقربان بس مزالم ددي. دي مزال كاكا ام زج نويمه هنا جواني تازه ما كافية. تازه والله جواني كافية. ايه 2006 بروابك يقدز يمكن يا ودوما اخر دزي لي تشيك دوا ناوي بزاين شي ناوي شي لكوي عنواني كاكا لا قندكي تنشتن نقول ناوي سمي خواروا صاحب خانوك ناوي تشيبو ناوي خدر بو عنواني شو بالضبط لاي او هنا وتي لا كوتاي قندكي باشا مزرعة شيء لا فرعك مزرعة درجاك جرازي مشبك ايه دي
ای باشە چەنە دزی لە کوێ بوو نابێ بزانین بڕوا نایڵێیت پاڵی باقی خا دراوسە مەجارم دیاتۆر پالی کە لازم ئەو مەسەلێت چییە هاتیمە چەند دەرخۆیە کاک بە قوربان ڕاست و ڕەوان شتەکە شتێک خوا خێری بژێرێت ماشە دەستی بێنە ئاخی دەڵێ برادر لەسەرەوەی کاک بزانم ناوی چی بوو چەنە لێ دزی لە کوێ بوو پارەکە ئەو ناوکەم گوت پارەکەش زۆر نەبوو پێشیمانش بوومەوە 2 دەفتەر بوو دوو دەفتەر کوورە هەیت خەتدا دوو دەفتەر بەکە بەزانی کوورە باوکم لەسەر 75 ساڵ لەگەڵ ئامۆزاییکە قسەی نییە سۆحبەتەکە بەزن باوکڵم سالی خۆمان لای خەڵک باز مەکە بەزەوەن پرسیارە لە کاتۆ پەلە مەکە جارێ بزانم پارەکە لە کوێ بوو لە قاسەیە بوو نانا سەرەوە لە غرفەی سەرەوە دناو کەمتۆری دابوو لەناو کانتۆرە هەی زۆڵزان قسە بکەم سام ئەڵ باوکە لە کاتۆ دانیشتوم پیاوەچەند سێرێکم نازانم زۆر ڕێک و پێک و جلەکانی زۆر باوکو خێوێنە تەنانەت پێڵاشی لە پیان نییە ئێوەنی لە دزی تازم 26 يعني أول دەمادام وای لێ هات جەنابەت ئەو اعترافە جوان جوانانەکەی اینجا سەرەی براتانە تەلەفۆنێکی جوان بکەم بۆ پۆلیس بعدم تلفون مكة قسە دەکەم کاکە تو بەس تەلەفۆن لە پۆلیس مەکە کاکە چۆن نایکە بێ خزمەت ناکەم من تۆ تێمە قەنەعات بە باوکم تەلەفۆن و پۆلیسەکە دوو دەفتەری تانی چەند بە من کاکە غەفور پارەکەی هەموو خوارد غەفور چییە؟ غەفور گۆتوورە مەعاملەی دەکەین قازانج بکەی غەفور بە پارەوە بزر بوو کە ئەمرن نەمێنە باشە ورە حەدی چییە کوڕی منەوە بە شەریکە دزێ ئەوە نەسیحەتی باوکی خۆی وەگرتووە گاڵتە لەگەڵەکە ئێمە حرام خۆر نین ئێمە حرام خۆنی و پۆلیس بەس تەلەفۆنەکەی مەکە پۆلیس کاکە بە قوربان دەم قسە نەکەی کە تو تەلەفۆنەی مەکەمە بە قوربان دەم لەوازە و تەلەفۆنەی بینە وەرە چۆن نایکەم کاکەی جان چۆن بلە نێری ڕاکە بۆ خاتی خوا بە قورئان بلێ بگرێ سەقەتێک کار ڕاکەی ها ئەخی باوکە جۆ خۆم قاسی بۆ ناگەم سەقەتی چی بە قوربان تەواو وەڵا لە تۆ ئەو نەبوو پۆلیس چەنە نازانم باوکم ژنەکە چەنە پۆلیس والله نازانم تۆ نازانی هیچ نازانم بلە تخوا پاڵی کاکە سە تو چارە ئیدا ئەوە بەڕێک و پێکی لە تەلەفۆن مەکە بە قوربان دەم جەڕەسە قوربان لە تەلەفۆن مەکە جەڕەسە پاڵخە یا جواب باتەوە نه تەلەفۆن تەلەفۆن ئەلو پۆلیسە کاکە جانوەرە دزێگەمی گرتووە هین یاڕبی تۆبە بە هەمومان دزێکمان گرتووە هاتوۆتە دزی بۆ ماڵی کێ بۆ ماڵی ئێمە بەم سەعات دوو سێشەوە ڕاکە کورنە بلە گرتوێتی کوڕمە بەڵێ بلە کوڕمە نەنەخەمە نەبرە دەست ئێمە ڕەناکات چاوەڕێ ئێوەی باشە بە قوربان بەس خوا تۆزێک زووەرن وتی ئێستەی باوکە هەرێک بزە تۆ لە کەشنەکە دانی ئێرازانن بەسەری لەخێرە بووی بکەرەوە خەینە بووی بکەرەوە دەمەکۆ نانان پاڵیخە دە پاڵیخە تەواو ببورێت خوا لۆکیشنەکەتان بۆ بنێرم باشە بە سەر چاوێسە بە کوڕەکە مەڵێم لۆکیشنتان بۆ بنێرە بەسیتە ئابلێجیان بۆیان شاو لۆکیشن وڵی باوکە نەیزانم شنەکە تۆ بینێرە من چوزانم نازانم چش نازانیت؟ دەوەرە لە ماڵێک کابی خوایە بە قوربانی بەشە و مزەرامە نەزانێ لۆکیش کاکە بینە بە قوربان دەم ئەم تووشت چوی مە بە خۆم لۆکیشنەکە دەنێرم خۆدەی نێری دێنارم نایە خۆش بنێرم ئەوە نایە خۆش سیانیش بنووسی پێشیان برم سەردەم دزیا نانە پێویست ناکە ئەو لەوێ خۆیان بەهین پێ دەڵێن ئەو غەڵەتە ئەوش موبایلەکەت بەس احتیاط باشترە ئەوە نییە ناوی ئەوە چی بوو کە دزیەکە و لێکرد خاوەنەکەی ناوی خدر دوو دەفتەرەکەی کە دزیل لە کووا بوو خوا ئەلا سەر لاو کەنتۆڕەکە نەوەڵا پۆلیس هاو ئەها دەنگەکەی هات ئەها یاخوا مبارەکەیەوە گەیشتیشن باکە پۆلیسات پۆلیس پۆلیسات دەزەحمەت نەبێ وەرە دەی بۆ جۆڕی دەسوو ماڵی بیبە ئێستا بیا پاڵن خەین نانا بمبەر وعدی شتێمێ مادام کوڕێکی باش دەرچووی لەگەڵمانە اعترافە کرد کە سەجنکەیەن بۆ موازەس کاکە من بەس من واز نبینن دەبیبن ئێستا بۆتان دەرگۆ کە ئێمە دزین و پیاوی چاکین وڵی پیاوەکە ئەوانە پیاو چاکن
خوا لۆمەی نادینە بەخوایانە فریشتە فریشت نانە دزینێمە خەی بەگردمان بن سەر ڕای پیاوەتی کوڕە نەگەوەش یەک تۆزیکە بڕۆشتە هەسمەڵتان بۆکمە تاشی هەر بەشرف والله کاکە ئەمە داوا لێ بردن دەکەین شەرمەزارین گۆ بووین والله بەس ئەمە پێم سەیرە هەتا ئێستا پۆلیس کو تەلەفۆنی لە بۆ من نەکردیا کاخە دەرگیان شتەکە تازە بە تازەیە ئێمە کە گرتمان پێشەوەی تەسیمی شوڕتەکەین ئاعترافمان پێکرد وتی لە ماڵی کاخە درووامان کرد و دوو دەفتەر لەویا بوو ئەمە بۆ ئەژینەمە چوزانی والله کاکە ئەم لە چاکەتان دەرناچم ئەم ئێستاش تەلەفۆن نۆمەرکەزی دەکەم ئەمنیش داوای لە تۆمار دەکەم بزانم ئەو مەلعونە چیە و دزی لەم کردیا بیکە بیکە ئابزانێ ئێمە پیاوین کوڕی پیاوە باشە دەبەسە چەلەبازی تەلەفۆنەکە ئەلو مرکزە کاکە ئەمن خدر عەسەر عەبدوڵامە ئەو دزەیان گۆ گرتە دزەکە ناوی چیە سابیت بەرسیلە سابیر پەسیرە بەرەبەرە کاکە مارێ من ژوێرا کردە دوو دەفتەری لە من دزیە چاوەکەم بە قوربان دەم ئەمنیش داوامەیە داوای دەست تۆمار دەکەم ئێستا بە خۆم دێم باشە چاوەکەم کورە ئیزنی نەدەن بە قوربانتان بم باشە نانە ئێستا بە خۆم دێم ئیزنی چی بن کاخدر ڕجا لێکم ئەوە دزە مادەمە پیاوەت تێتان لەگەڵ ئێمە کرد بەخوا ئێوارە ناڕۆنەوە دا هەر هەمویان تووشی و ڤایرۆسن ئەو جانگۆ لە کرەمەنە خزمەتتان دەکەین پێراوەکانتان لە سەر خۆمان دادنێت کور ئەمەقەل لە چاکە دەرناچین چێژنەکە بڕ و چشی باشە ئەویان لۆ بکە خواردنیان لۆ عازرکە ئەزیان مەکێشن ئەزیان مەکێشن بەخوا بێ بڕۆین وەڵی براژن ئەم هەر عەزەتێکی گەشتەوە ها ئەڵم ئێوارەش لەگەی چی ئەو ژوورە پاکەوە ئێرە پاکەوە دەچی هەر ژوورێ خۆ مفاجەیەکی لێیە بەستەری ئەوانە حیساب بۆ من ناکەن ئاخر دەبێت بمرم بە دەست کار و هیلاکیەوە نازە بەڵێ نازە بەڵێ پیاوەکە چیە بۆڵە 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 بۆڵی چی نابینی تخوا میوە ئاوا خوراوە وای تو خۆ میوەی ئەخورە بڵاو بێت چێ دەپاکی کەرەوە خۆ چییە پیاوەکە آخر تۆ بۆ برایەنە ناڵێ میوە کەی ئاوا دەخورێ ئەوە زەرفی لێ ئەو ئەلاگەی لێیە ئێستا بچم بە شەربی کەمە دەرەوە برامە یعنی لە ماڵەکەشان نەبێت چی لێ بکەم خۆ دەری ناکەم بابە دەری ناکەم وام نەکتۆ پیاوەکە گرە نازە سبەینێ جەماعەتی دایرە شوعبەکەی خۆم داوەت کردووە هەفتا کفتەمان بۆ بکە هەفتا کفتە بۆ چەند نەفەرە لە دایرە حەو نەفەرن کاکەوانە خۆ تەبیعین یەکی دە کفتە هەرە خۆن دە کفتە خاتری خوا پیاوەکە ڕۆحم بە گیرفانی خۆت ناکەی ڕۆحم بەو دەست و بلەی من بکە بابە تۆ غەزبە لەسەر خزمەت ماگەی میوانە میێت و من خەڵگەم ناسێت و ئەی چۆن ئەی بڵێ من کاکە چینە مەطعەم نانەخۆی هەی خۆم بەرم هەموو شتێک غەزبە لەسەر مەسەلە غەزب نییە بەزی تۆ خزمەت ماکە لەوە پیاوەکە وەڵڵاهی زۆر باشم هەرچیتان کتووە تۆ نەم کتووەنە ئێستا نازە من وتومە تۆ خراپی بابە ئیشی ئافرەتیش ئەوەیە ماڵ پاکاتەوە خزمەت کات و بەسەر چاو پیاوە ئەوەیەتی نازەم تخواب جوم لە بۆڵە نەبێ نازە تا جۆ بگرە بلێ برام وتی بۆ ئێوارە حەزمان لە بریانیە ئاتۆزە پەتاتی زۆر تێکەم بۆ نییە زوو بیا بەرەزانیە چییە تێکە بلە حەزی لە پەتاتەیە هەر بە خڕی بۆی دانە بابی خۆ ئەوانە هیچ حیساب بۆ ئینسان ناکەن دڵیان بۆت ناسووتێ وە دەزان دیلیان گرتووە کوێر بم بۆ خۆ ئەلۆ ڕفعەت ئەزانین چۆن نەی عاجزە بم ئێستا بە نازەم وتم کاکە هەفتا کفتەمان بۆ بکە ئەها برادەرانی ژیان ئەی چووەم دە باشە بەخێر بن سەر چاوم دەیخوا لەگەڵ خواڵ بلە یان کاکە فەرەج نازم هەرچەند ئاوا سیر دەکەم من بە ناخی ئەو عەزەیە ئاچم بۆ کاکە چیم کردووە ئێرۆڵە ئاخر دەتەوە چییە ئەو سەر نەمزانانی ئەمە شۆرت یابی جامەیە لە پێتا ئێتەوە جلی ماڵەوەی چی لە بەرکە کوڕم ماڵەوەیە چییە من میوانم یێت و خەڵگیە بۆ لام و ئاوا بوو بینێتی وەڵی تڕێلەیە خە چۆنە بێشتیوە کوڕم نازەمە عیبم نییە ئەمە جلی ماڵی لە بەرم کردووە
بەس نازانم کاکە فەرەجان سێ دەگە نازم زۆر بێزاری لە من مەسەلە بێزاری نییە بلە ڕجال لێکم کاکە تۆ خۆ شعور نییە خۆ بە حەجم نییە مۆخ عیارەیەکتیان نییە ئەی بە کاکە فەرەج قسانە بەم لەڵێ سەر چی کرد نازانم چ هەڵەیەکم کردو لە بزانم تۆ کەی بیر لە خۆ دەکەیتەوە بۆ بیر ناکەیتەوە ژنێ بێنی مردم لە لەی کەڵەسێری شاوی دەمریشتێ بێن ئەڵە مریشتێ ژنە بێنم تەواو عیبێ داناوە زلە حیتەیەکی وا لە ماڵە کاکە فەرەجینێنایکی نێشتا مناوم کاکە وەرە بناڵێکی ڕۆجات بۆ حسابی تۆ بێت تۆزێ گەوری بۆ دەرگاوە ناچیت مردومرێ عیبە تۆزیبی لە خۆ کەرەوە هەڵی کەڵە شێری شامی بەزیوی لە ناو حەلەبەیە ژنێ بێن و کاکە بیر لە خۆ بکەر و حیاتێک بۆ خۆ تەکوین کە ئەی نازم کاکە فەرەج نازم قسانەی تۆیکی زۆر عیبە بەرامبەر بە من جا دوایەوە هەست دەکەم ئەم مۆزوعی ژنێنانە ئەمە براژن پڕی کردووی باوکم بە قەبرێ باوکمی تێچووە نازە کەلیمە لە دەمی نهاتۆتە دەرەوە نازم من بۆ کەم احترامە دەگرێ کەم خزمەتێکە خزمەتی چی ئەخ کاکە من چ ئەرکێکم هەیە بەسەریەوە نەنان خواردن هیچ نازم هیچ مەسرەفێکم نییە بەسەریەوە وەرە کوڕم مەسەلە مەسرەف نییە تۆزێک بیر کەرەوە لە خۆت تۆ تاکەی دانیشی ئاوا لە ماڵەیە وڵی نازام کاکە فەرەجە دوای ئەوەش من خواردنیش خۆتە زانی بەخوا لە ئێوە کەمترە خۆم خۆ خواردنم هەر نەما شتیام نییە ئاوە ناخۆم ئاکە برامڕۆ لەو درهاتی تۆ دانیشی بربەلەمێ برنجە خۆیت وڵی کاکە فەرەج یەک شتی پێ بڵم پێ و ناخۆش نەبێ ئەوە ئێستا تۆ جگەی باوکم وێمە بکردایەتەوە حەزار ڕەحمەت لە باوکم باسی باوکم مەکە بوو قسە مەکە بلە ڕجال لێکم خۆم تەواو نیم منەمەوێت تۆزێک شعور بێن بۆ نایێت کاکە فەرەج بەجددی زۆر بێتاقەتەکردم منە ڕۆم تەواو ئەم ماڵە بەجێ هێڵم منە ڕۆم ئەگەر جێژنیش هاتم و ماڵێ هەڵمەتە من پیاوە نەبووم ئەچی دەوتێن نەوەڵات چمە لای براژم ئەتیوە هەتا زل بێ کەرەوێ براژنە نازان ئەجەب ئەرێ ئەڵێم کاکە فەرەج باسی بریانەکەی واری لا کردی ئەرێ پێیوتم وڵی وتم ئەگەرێکرێ ئەو شتەشی تێکە شتێکی خۆشەیە ها بەزال بزوو بەزی چی بەزالیا بەزالیا بەزاوە یەک دوو تووشی تێکە باشە بەسەر ئەرێ ئەڵێم شتێکی تر ئەرێ براژن لەو دوو کاکە فەرەج باسی ژنێنان شتی لا کردم هەست دەکەم تۆ پڕە کردووە ئەڵی بێزارم کردوون بۆ خاتری خوا من بۆ بەخوا من قسەم نەکردووە ئاگام لە هیچ نییە وڵی خۆ دەزانی خۆ من عەزیزی یەک مێشولە نایەم ئەگەر نە بێزارم کردوون لە تێمەقەبەیە هەنەمە لەس ئەو جادێ ئەخەو نانا بەخوا من هیچم نەوت و ئاگام لە هیچیش نییە چوزانم نیشکە دوسێ پانتۆڵ و سێ چوار قەمیسیم داناوە بۆ متووکە هەر بە هەوای شام بۆ متووکە باشە بەسەرجە هیچ ئەمریکەتان نییە خزمەتکارەکەتان لێرەیە بێخەم بن کێیە؟ بەخێر بێ باشە شکر کاک بەرزی ئەوم دەیە مالی دووەگرم لە ڕیاضە بووین؟ ڕاضی چی میزاجی منیم ڕاضەیە کاکم لەوێ ئەرە وڵا شتێک بووە؟ من هەڵی دەگرم پێویست ناکە دەست خۆش کاکە فەرەج چۆنی؟ ئای بەرزی برام یاخوا بەخێر بیت قوربانی بم یاخوا بەخێر بێ غەریبیمان دەکردی بەخێر بیت ئەوە چێڵی لە حەمام بووی غەددار نەوەڵا حەمامیسی تووشی بەزمی خۆم بوومە بەزم ئاڕۆڵە یعنی چی وڵای ڕاستی چی لە ئێوە نیێنی بێ لەگەڵ شەرمین کردم بە شەڕ ڕاتم بۆ ئێرە یعنی تۆرای ئاڕۆڵا تۆرە باوکە ڕۆم عیامە بۆ وای لێ هاتووم بینیمە ژنە تۆرێ پیا و تۆراوە ئێ وڵای چ بکەم وتم با لەمان لەبم چکە کاکە وڵای کاکە 2 مەترێ بەخوا شتێکم لەگوار حیامەچێ لەگەڕک کوڕم عیبە بۆ تۆ چۆن لەگەڵ ژنا شەڕەکەیت چۆن لەگەڵ ژنا دەنگەدانەکەیت قەی ناگوێ مێرێ ئێوارە ئەیبم نازە هەم لەگەڵ ژنەکە ئاشتی یەکەمەوانێ و تەواوی شتێک نەبوو کاکە فەرانی ئێوارە و بەیانی و دوبیانی نییە بە تەمام جارە لێرە بم یاخوا بەخێر بێ جا ماڵی خۆتەوە قسانە چییە؟ ژنەکە بەخێر بێ بەخێر بێ بەڵام ئاخر بۆ تۆ نیازەیە چەند بمێنیتەوە وەڵام مانگێ 2 مانگ ئاوە ئاخدە کوڕم نابێ خۆمە ئوتێل بەلاژ نییە ماتای کورە دەیەڵە وەرە نان بخۆن و مەطعەم بەلاژ و ئوتێل بەلاژ ڕۆڵم نابێ مەسەلەن ناخۆشی نییە کوڕی من تۆ بۆ تێناگەن
ئێ وەڵی مادەم وایە ئەبێ بچمە ئەو شەتڵەرانە بخەون بۆی حیا و ناموسمان بچێ بڵێن فەرەز براکەی خۆی بەخێو ناکە ئی باشە کوڕم بۆش دێ شەتڵەر شەتڵەر چییە؟ ئەوەی لێمێنیتەوە کوورە شەڵتەر لا حەولەوە خوا چۆن توش بەدەست ئەمە تیوانەوە ئاخ باوکە سەد ڕەحمە لەو گۆڕە باوکم هەموو شتەکانی بە عەکسەوە بوو ئەها سەیریکە تۆ جۆ بگرە باوکم نییە خوشکە گەورەکەتی ناوە ئاشتی دایمە لە ماڵەوە شەڕیانە ئەوەتانە ناوی توی ناوە بەرزی ماشەڵا سەیری قیافەوکە ئەبێ ئاوا سەیرەکەن ئێخۆ بلەش بە تەسکەرە ناوی قارەمانە معقولە قارەمان لە پشیرە بترسێ باوکە هەموو نەکبەتێکە بۆ منە کوڕە کاکە بەس نییە ناوەکەی تۆ فەرەزە هیچی پێوانێت تا وەرە کێشەی دنیام بۆ دروست ڕۆڵە من لە تەسکەرە نیان نووسی و فەرز نووسی بیان فەڕح ئەتا 15 ساڵ پیانەوتم کاکە فەڕح کرێتەوە واز لەوە بێنە بۆ ئێوارە چیمانێ وەڵی وامرم لە برسا بە قوربانە بم وڵاوە بە تەمان بریانی لێ الله بریانی کە من حەزم لێت خوا با کەرتە سنگی تیاابێ ئاوە خەوت بێ لەسەری بەسەر باشە ئیجا عەزێتێکشی بچووکشی بم ئاگیان ئەمەم بۆ ئوتوکە بیش و ئوتوکە هەمووی کامل باشە بار هەبێ جلەکانە ئاروەڵڵا بەسەر چاو ئەها براشنتان چەند چاکە کوڕم احترامی بگرن والله زێرە زێر بەخوا کاکە فەرەز بەزی چۆنی باشی بەگەن قوربانە خێرەوە چۆن هاتی والله هینا تۆراوم دەکە خێزانە ئاروەڵڵا ئەها کاکە فەرەز کە بە مناڵی ژن بێنە لەسەر دوشتی ئاوا نایگەنم ئەڵێن بڵێ بۆ تەلەفۆنی بۆ ئاشی خوشکی شناکەی با ئەویش بێتەوە هەموو بەیەکەوە ئەژین وتر ئوتێل بەلاشە وڵی ڕاستەکە بوونێتی دانیشەتی و عەمرن نەمێنێ تعلیقە چێ لێمانەی تو واز لەوە بێنە ئەلم خواڕی ماڵی خۆمانەوە سەموخانەیە کراوەتە مرۆی فتاحی کرێتەوە ئەنجاڵن یەکەم ڕۆژی سەمونەکەی بە بەلاشە الله لەو خەبەرە خۆشە وەریە عەمرن نەمێنێت ئەنجاڵن هەسە با بڕۆین بچین بۆ سەموخانەیە تۆ عیب ناکەیت بۆ کورە 10 سەمون بە هەزارە تۆ وا دەو خوارد کورە منەوەم بەلاشە ئەمڕۆی فتیتا حەدە هەسە لە بەلاشەکەی ڕۆین داسە هەتیخنە بەلاشە بۆ مەعیدە باشە ئەنجا کاکە بەرزیش خۆزیان وەزعیاتەوە بەسەرم با تۆزی بێ تاقەتەکەشی دەرچێویش کاکە بەرز دڵوا باشە دە باشە خوا چۆن توژم یاڕە خۆیان خۆشیێمان لێ تێک فەرمو پێشماکەوە ئەی قوڕ بەسەر ئەوەش هاتە سەری خۆیان کەم بوون دەبێ خزمەتی ئەم برایەشی بکەم بۆ دوومان وەڵڵی پشتم شکاوە هەموو گیانم دێشێ تاکەی خەریکی ئیش و کاری ناوماڵ بم کەسیش پێ نازانێ کەس ناڵێ دەستت خۆش بێ ملت شکێ چی بکەم تەلەفۆن کەم بۆ ئازادی برام نا ئازاد مشکلە گەورە دەکا با بە سیروان بڵێم سیروان باشە ئەلۆ کاکە باشی نەوەڵا باشی چی بە قورئان پشتم شکاوە هێزم نەماوە نەوەڵا شەڕ نەبووە بەس کتم ئەگە پێت بکرێ سەرێکم لێ بدەی مەمنونت دەبم کاکە گیان دێی ئەوڕۆ باشە بە قوربانتم باشە بە خێرێ کاکە بە خێرەی فەرموو سلامت بێ خوشکم ئای خوشکم چەند غەریب حالی نازانم بە چێ توێ تو ئەی چی بکەم کاکە وەڵڵا دەسەڵات نییە وەڵڵا منیش بێزار بووم بە قورئان مەرگی خۆم بە ئاوا دەخوازم خوشکم هەرچی دەرێ بە خوختاوە کە لە خۆتە لە کەس نییە ئێ بۆ کاکە بۆ زۆر باشی زۆر ئێ کاکە مەگەر زۆر باش بوون خراپە بەرێ خراپە ئێ چی بکەم بۆچی من چی بکەم جێبدە من زیادڕۆی لە هەموو شتێک خراپە جێبدە ژیان کووە ئینسانێک خراپ بوو دەبێت دەگەری خراپی ئینسانێک باش بوو دەبێت دەگەری باشبی نابی هەر باشبی ئێ کاکە گیان وەڵڵا من هیچ نەزەرێکی خراپم نییە بەس دەمەوێت دڵیان ڕازی کەم خۆشکم نابی بی لەوەی بکەی و درێ هەموو خەرچی ڕازی بکەی دوای لەسەر خۆت دەشتێتەوە دوای بە خۆت وێران دەبی ئەوەندەی کە سرم چوو بە قوڕدا ئەوڕۆ کاکە براکەی کەشی هات دەبێت تا دوومان خزمەتی ئەویش بکەم لۆ ئێرە فوندەقێرە بادەتەیە ئەو مشکل دوای هەرکەم باش ئەو ڕستاوە کارێکیان هەبوو ئەوڕۆ کوتیان بۆ ئێوارە بریانیمان بۆ زۆر باشە ئەوڕۆ بەجیان مەکە ئێستا تەلەفۆن بکە برێ ئەمن ئەوڕۆ بریانێنانێ تااقەتمێ نەخۆشم تەلەفۆن بۆ کێ بکەم بۆ فەرەز بکە
ئەخر کاکە تا ئێستا بێ قسەیم نەکردووە. ئەوەی بەجێم کە ناتەوێت مشکت حەلبی ناتەوێت ئەو خەمانت لە کۆر بیتەوە ئەتو گلەی دەکەی و چارەسەرش ناوێتن. تەلەفۆنەکەی بکە خوشکم جێبدێ برێ زۆر نەخۆشم بە خواردن لە دەرەوە بێتن. کاکە گەر شتێک بوو تۆ لەگەڵ میت. ئەتو بیکە عەقد نەبی سەری دەگرێ مۆزوع. ئەلۆ چۆنی فەرەجگیان؟ ماندوو نەبی لەشت ساغ بێ. نا هیچ نەبووە، بەس بابەتێک بوو ویستم پێت بڵێم. کوتم قەیناکە پێم کوتی شان و پیلم ئەگە بکرێ ئێوارە خواردنەکە لێنەنێم قەیناکە؟ یانی تووڕەش نابی؟ ئاساییە؟ وەڵام مەمنونتم. باشە قەزان لە من، باشە بە قوربان. زوو وەرەوە چاوەڕێتم. خوال لەگەڵ بێ. تەواو خوشکم مشکە دروست بوو؟ ئەوەیە جابەزا دەبی برێ نە کەواتە خەتایەکە لە خۆتە. وتت نە خەڵک حساب لۆ دەکا ئێحتیمال پێدا تەواو. بریا زووتر بە تۆم کوتای بە قسەم کردایەتی. ئەو زا هیچ نەبووە لە ئێستاوە دەست پێ بکە. باشە ئەم بڕۆم. نا بە قوربان با چای قاوەیەکی بۆ بێنم. هەزار ئیشم هەیە باشە خوشکم. وڵای مەمنونتم کاکە ئەرکت کێشە. نا خوال لەگەڵ بێ. خوا ببورن ئەمڕۆ پێم نەکا بریانیەکە ئامادەکەم. ئەوەکەی قسێش دەکە وەڵا سێرە نازان. هەیتێکە بە ئەمڕۆ بریانی نەبێت کەباب بێت بە دلیڤەری کەبابمان بۆ بێت بۆ معلوماتیشە نازان. کەبابخانەکەی وەسا عەبدوڵڵا لەوێ هێنا تۆ حەزت لێتی. قوربانی دەستت بە پیاوەکە مەمنونم ئاوا مراعاتم دەکەیت. بابەت چیە قەیچێکی یعنی با ڕۆژێک کەبابێکیشی پیا بێ بە دلیڤەری کەبابمان بۆ بێت. ئەی چۆن براژنە هە دەست دڵی کاکە چەند باشە بێ دڵی ناکە. ئەوە هات کەبابەکە هات. ئەلەو سەرچاو بەڵێ هی ئێمەیە کەبابەکە. گەشتن لەبەر درگەن؟ هەر بژیت ئێستایی نەخوار. ئادەی بەرزی ڕاکە ئەوە کەبابەکەش گای. کەبابە خۆین کەباب. جابە چ کەبابێکیش بێ ماشی. کەبابە خۆین. ترشی خۆی بڵێ لەگەڵ بێ؟ ڕاستە ئەنواع زەڵاتە. فەرمۆ دلیڤەری هات دلیڤەری کەباب. دلیڤەری کەباب. سەلام عەلەیکوم. وەلی درێژە. یاخوا بەخێر بێن ئای دەست خۆش. ئەو بریانی کاکە گیان چۆنی؟ ئاستی خوشکریا خوا بەخێر بێت کاکە سەر چۆنی چاو. باشی بەسی گیان چۆنی؟ سەلامەت بیەخوا. بەخێر بێ یاخوا. ئەها کەبابی دلیڤەری. تۆ باسی کەبابت کرد بەزەوە خواردنە و بریانیم بۆ کردم بریانی. دەزانی ئاشتی چەند پێوەماندی بووە قەڵ ئاشیاکان بە خوستینە بریانیش لێنە دەست و دەمی خۆ لەگە دەخۆی. بژی ئاشتی. پیاوەکە تۆ کتت کەبابەوە خۆ خواردنە. ئێکە تۆ لێ ناچار بە خوشمان بڵێ نەیلەوە. ئینجا بریانی دەستی خوشکی منە نەخواردووە چەمە تام. بەخوا برازن یەک ڕەنگ وتامیە تۆ قەت نازانشتیوە. یەخوا نوشتم. یانی ئەوها بەس ئەوڕۆ خواردنم نەکردووە بەڵام ئەو یەک جار خواردنی بۆ کردوون هینەکەی ئەو دەبینن دەزان چۆنە مرۆڤی میهرەبان چون هەمیشە میهرەبانە بەلاتانەوە ئاساییە بەڵام ئەگەر دڕەقێک یەک جار میهرەبان بێ هەمووتان پێی دەڵێن فریشتە دەزانن چی مرۆڤە باشەکان وەکو مۆوان کە هەمووتان بە دیاریەوە دادەنیشن بەڵام ئەگەر یەک جار بکوژێتەوە هیچتان ناپرسن بۆ کوژایەوە. گەرمە ساتە بەسەر هاتە سەیری کەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە خۆی بڵێ وەزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە مرۆڤ ئێستا ناڕەحەتە قەناعەتیان هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمە ساتە بەسەر هاتە کۆمیدیە وەی چیتر لە خۆ تەمەشاکە